ئێوارە باش من سامان بەشارەتیم بەرنامەی حاوتپرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ قسە دەکەم لەسەر کێشەی مامۆستانی گرێبەست بە پێی بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری پەروەردە دەبوو هەموو مانجێک لەگەڵ مامۆستایانی میلاک موچەی مامۆستایانی گرێبەستیش دابش بکران. بەڵام پێش جەژن وەک دەزانن موچەی مامۆستایان دابش کرا، بەڵام 38,000 مامۆستا کە گرێبەستن موچەکانیان پێنەدرا. ئەمە ڕێک دژیە و بڕیارەی سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردەیە کە خۆیان بە نووسرا و ئاماژەیان پێکردووە بۆ وەزارەتی دارایی کە دەبێت هەموو مانجێک لەگەڵ مامۆستایانی میلاک موچەی مامۆستایانی گرێبەستیش دابش بکرێت. ئەڵبەتە مامۆستایانی گرێبەست لەسەر داهاتی نانەوتی هەرێمی کوردستان دابەشەکرد. هیچ پەیوەندیەکی بە وەزارەتی دارایی حکوومەتی عێراقەوە نییە. هەر خۆیان دەتوانن هەموو مانجێکیش لە کاتی خۆیدا ئەم موچەیە دابش بکرێن. بەڵام سەرەڕای ئەمە ناکرێ لەگەڵ مامۆستایانی میلاکیشدا موچەکانی ئەوان دوا دەکەوێت و لە کاتی خۆیدا دابش ناکرێت. من ئەمڕۆ گفتوگۆ دەکەم لەسەر ئەم تەوەرە بە میوانداری هەریەکە لە مامۆستا محەممەد کەمال کە نوێنەری مامۆستانی گرێبەستە. مامۆستا زۆر بەخێربێن. هەروەها لەگەڵ مامۆستا دیار قەزاز کە ئەویش هەریەکێکە لە نوێنەرانی مامۆستانی گرێبەست، جەنابتان زۆر بەخێربێن. هەروەها لەگەڵ مامۆستا هەرێم سەلاح کە ئەویش نوێنەری مامۆستایانی چواردەوری سلێمانیە کە بە بازیان و ناوچانیشتێکە، جەنابشتان زۆر زۆر بەخێرن. مامۆستا دیاربا لە جەناب تۆ دەست پێ بکەم. ئێوە پێم وا بوو پێش جەژنیش کۆنگرەیەکتان کرد، ئاماژەتان بەوە کرد. بۆچی ئێوە هیچ کاتێک لەگەڵ مامۆستایانی میلاک موچەکانتان دابش ناکرێت کە ئەمە بڕیارێکیشە هەم سەرۆکی حکوومەت و بە نووسرا و هەم وەزیری پەروەردە ئاماژەی پێکردووە؟ سەردا سپاس بۆ کەناڵی زووم. ڕاستیە موچەی مامۆستایانی گرێبەست بە بڕیاری وەزارەتی پەروەردە، وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران بڕیار بوو کە موچەی مامۆستایانی گرێبەست لەگەڵ مامۆستایانی میلاکە دابش کرێ. بەڵام بەداخەوە تا ئێستا تا ئەم دەقەیەمە قساکەین نە موچەی مامۆستایانی گرێبەست لەگەڵ مامۆستایانی میلاکە دابش نەکراوە. بگرە دواژەکەوێت چەند ڕۆژێک دواکەوێت بگرە بۆ هەفتەیەک. بەڵام ئەمە بێپیلانی وەزارەتی دارایی و وەزارەتی پەروەردەیە کە تا ئێستا ئەم دەقەیەمە قسەی تیاکەین موچەی مامۆستایانی گرێبەستیان هاوتا نەکرد لەگەڵ مامۆستایانی میلاکە کە دابش کرێ. هۆکارەکەشی ئەبێ خۆیان وەڵامی ئەو هۆکارە بن. باشە بیانۆکەوەی کە ئێوە بە دوواداچوونتان گرۆت چییە؟ ئەمان لیست نانێرن بۆ وەزارەتی دارایی یا پارە لە بەردەست نییە؟ ئێمەوەی کە زانیاریمان هەیە لەگەڵ سەرجەم بانکانە قسەمان کردووە، پارەی پێویست هەیە و بگرا لە سەرچاوەشی باوەڕ پێکراوە پێیان وتوین کە موچەی مانگی 12 مامۆستایانی گرێبەستیش لە بانکانە هەیە، بەڵام چاوەڕێیەکەن ئەمری سەرفکردنی بدرێ، بەڵام سەرفی ناکەن ئەوە هۆکارەکەی نازانێت بێ خۆیان وەڵامی ئەو هۆکارە بنەوە. هۆکارەکەی ئەوەیە کە ئاڵێن داهاتی ناخۆکەمە. ئێوە لەسەر داهاتی ناخۆن پاری ئێمە لە بەخاوە نایەت بگرێت لەسەر داهاتی ناخۆ موچەی مامۆستایانی گرێبەست دابەشەکرێ. زۆر باشە. مامۆستا محەممەدیانی من دوو نووسراوم تەماشا کردووە و کاتێک کە ئەمری بە گرێبەستبوونەکەتان دەرچوو، هەم سەرۆکی حکوومەت مەسرۆر بارزانی هەم ئالان حەمەد سەعید کە وەزیری پەروەردەیە، ینی هەردووکیان ئاماژە بەوەکەن کە وەزارەتی دارایی دەبێت لەگەڵ مامۆستایانی میلاکدا ئەم موچەی ئێوە دابش بکرێت، بەڵام هیچ مانگێک وا نەکراوە. ئەی بۆچی دوا ئەکەوێ؟ پێم وایە لە ساڵی ڕابردووشدا بە چەند مانگ ینی ئەم موچانە ئێوە دوا کەوتووە. وەڵی گرفتەکە ڕاستیدا لەو دەخەوە دەستی پێکرد کە دامەزراندنی بە گرێبەستی مامۆستایانی وانەبێژ لەسەر داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر درا. یعنی ئەمە کونێنەرانی مامۆستایانی گرێبەست ئەو کاتیش زۆر داوامان لە وەزارەتی پەروەردە و شەخصی وەزیری پەروەردە کرد کە تکایە ناوی مامۆستایانی وانەبێژ بە لیستێک بنێرن بۆ حکوومەتی عێراق تاوەکو پێشەوەی قەراری دادگای فیدراڵی لەسەر موچەی موچەخۆرانی هەرێم بڕیاری لێ بدرێ و لەو بەروارەوە موچەی موچەخۆرانی هەرێم عێراق دابینیم کە با لیستی مامۆستایانی وانەبێژیش بە گرێبەستکراوی بنێرن بۆ حکوومەتی عێراقی
تا ئەوەی کە موچەکانمان بەغدا دابینی بکەوە هاوشێوەی موچەی موچەخۆرانی هەرێم لە تەوقیتی وەزارەتەکانە بدرێ ئەمەیان بە قسە نەکردین لە ڕاستیە چ وەزارەتی پەروەردە چ ئەنجومەنی وەزیرانیش بە قسەیان نەکردین وەی یەک قەوسم بیتی عفو قسەکەت بیر نەچێ من پێم وایە بە سەدان و هەزاران گرێبەستی شێر لە دام و دەستگاکان ینی هەستەکەی ئەمەی ئێوە لە شوێنێکایە کاتی بێ زۆر ینی مۆلەقێکی زۆر هەتا ئێستش زامن نییە ینی ئەم داوایمان کرد بە قسەیان نەکردین حتا ئەو بکێمە لەگەڵ وەزیری دارایی عراقیشا لە بەغداد کۆبووینەوە وتمان کاکە ئێمە 30,000 کەسین لەو بینەیە چۆنەڵێ ماوی نەتەوە بۆ موچەکانمان نەخراوەتە سەر ئەو لیسانی کە ئێوە پارەکەی دابینەکەن ئەوان وتیان وڵی کاکە ئێمە لە پێش دادگای فیدراالیەوە گەر لیستەکانتان بەهاتایە و گرێبەست بوونایە مامۆسا بوونا ئێمە حەقمان نەبوو ئێمە سەرفمان نەکرد تەنان وتی بات تەیفسامی هەر نەشی زانیە کە ئێوە چێن پارەکەمان داوی نەکرد لەو دقەوە گرفتی ئێمە دەستی پێکرد کە لە مانگی هەشتەوە ئێمە کراین بەگرێ بەس لەسەر داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێم دامەزین بەگرێ بەس ئەم گرفتە دەستی پێکرد ئەمە پەیوەندی بە ئێستا ڕاستە و خۆ پەیوەندی بە وەزارەتی داراییەوە هەیە و وەزارەتی دارایی بەرپرسیارەیی یەکەمی ئەم بابەتە بێ لە ئەسۆ بگرێ ئەمە ئەوە ناکا کە وەزارەتی پەروەردە و ویستمەوە بڵێمانی ئەوان لەژێر بەرپرسیارەتی لا نادا ئەم قسەیە ئەوان لەژێر بەرپرسیارەتی لا نادا شخصی وەزیری پەروەردە خۆی و سەرۆکایەتی دیوان نووسراوی سەرۆکی دیوانی حکوومەتی هەرێم و حتا نووسراوی سەرۆکی حکوومەت ئەوان لەژێر بەرپرسیارەتی لا نادا دەبێت لە وەزارەتی دارایی بپرسنەوە کە ئێمە نووسراوێکمان دەرکردو بۆی کە ئێوە لەگەڵ موچەی وەزارەتی پەروەردە موچەی مامۆسای گرێبەست بۆ نەتان داوە تا ئێستا یعنی تا ئێستا وەرەقەیەکی لێ پێچینەوە لە وەزارەتی پەروەردە لەلایەن سەرۆکی حکوومەت و سەرۆکایەتی دیوان و حتا وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی یەک دیوانیان لەبینایە لە هەولێر ئێمە چوینەتە خزمەتی هەردووچان نەپرسراوەتەوە لەوەی کاکاک بۆچی ئەم موچەی مامۆسایانی گرێبەست دوای دەدێ و ئەم نادڵنیاییە لە مانگی هەشتی ساڵی ڕابردووە هەتا ئێستا بەردەوامە دەبێت هەموو جارێک مامۆسایانی گرێبەست بە هەمان قەلەقی سەردەمی وانەبێژی خۆیان چاوەڕێ بکەن کە سبەینێ وەزارەتی پەروەردە موچەکانیان وەرەگرن ئێمەی لەگەڵین یا ئێمەی لەگەڵین ئەوەی هەژ مانگ ئێمە لەم بابەتایی ڕاست ئەمە بەڕاستی دەبێت کۆتایی پێبێ ئێمە وەکو نوێنەران لە کۆنگرەکە شاباسمان کرد ئەم بابەتە ئەم بە تایبەت ئەوەی کە لە سەر تاسەری عێراقا تەنها چین و توێژێکە هێش دەژن موچەی وەرنەگرتو مامۆسای گرێبەسە ئێمە ئەمە بە شەرمەزاری ناوە بین و بە کەم تەرخەمی وەزارەتی دارایی ناوە بین و ئەبێ هەرچی زووترە ئەم بابەتە کۆتایی پێبێ حتا خۆی خودی گرێبەسەکە حەقی مامۆسایان لێ لە ڕاستیدا کە دەبوو ئەو مامۆسایانە بە دامەزرانی هەمیشەیی ئێستا خزمەتی خۆیان کردە چەندی ساڵایەوە کە چەندی ساڵە معلومی جەنابتانە وەک میدیاکار بە خزمەتەکەین لە لادەکان بە هەموو هیلاچیەک کاتێک کە تۆ مافە ڕسمیەکەی خۆی نادەیت لانی کەم لەو فترە ئینتیقالی کە هەرێمی کوردستانی تیا لە ڕوویدارەیە ئەو مافەی کە نیوە مافە بەڕاستی پێیان لە کاتی خۆیان پێیان بدەی باشتر زۆر باشە ئەچمە لای هەرێم کاگەرێم ینی دۆخەکە بۆ مامۆستایان تەسەور ناکەم جیاوازیە بێ ئێوە وانە بێژ بنیان میلاک بن بە هەردووکتان لەناو پرۆسەکە هەر دەوامی خۆتانەکەن دەرسەڵێنەوە بەڵام ئەم جیاکاریە حکومت کردوێتی چەندێک کاریگەری لەسەر سیستەمی پەروەردە بێ لە ڕاستیە جارێ سەرەتا سوپاس بۆ کەناڵی زوم بۆ بە ڕێزت کاک سامانجان معاناتی مامۆستایان بەگشتی کۆتایی نایە لەبەرچی یعنی هیچ نیەتێک هیچ هەنگاوێکی بۆ نادرێ بۆ چارەسەرکردنی گرفتەکانی مامۆستایانی گرێبەست و میلاکیش بە تایبەت گرێبەست ئێمە لە ساڵی پارەوە کە کراین بە گرێبەست بە حساب گرێبەستین لەسەر داهاتی ناوخۆ تاکە موچەخۆرین لە سەرتاسەری عێراقا کە تاوکو ئێستا تەنها مامۆستایانی گرێبەست موچیان وەرنەگرتووە لە سەرتاسەری عێراقا کە ژمارەما 38,000 مامۆستایانی گرێبەستە هیچ نیەتێک نییە بۆ چارەسەرکردن بەداخەوە پرسیدی کە لە ناوڕاستی ئەم مانگەیە حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم لە پایتەختی هەرێمی کوردستان خەریکی ئامادەکاریەکن بۆ کۆنسێتێکی گۆرانی بێژێکی عەرەبی باشە لە کاتێکی شا هیچ ساڵێک نییە 3 مانگ و 4 مانگ و 5 مانگ بایکۆتی مامۆستایان نەکرێت لە بایکۆتی خوێندن نەکرێت لە هۆڵەکانی خوێندن ئەمە گرفتە ئەمە ئەبێ کی چارەسەر کرێ مامۆستایانی گرێبەست بەگشتی معاناتیان زیاتر لە مامۆستایانی میلاک بۆ نمونە مامۆستایانی دەرەوەی شار 2 سەعات دەبڕێ مامۆستا هەیە 2 سەعات دەبڕێ کری تەکسیەدا ئەو قوتابخانەی کە خۆمی لێم
مامۆستای لێ مانگی 200,000 کری تەکسیەکەیەتی باشە 2 مانگ جارێکیش ئەگەر موچەکەی پێ بدرێ ئەوە تا ئێمە پێش دەژن مامۆستایانی گرێبەست موچی بەشێکی زۆرتان لە دەروی شاریش بەڵێ زۆرینەی لە دەروی شارە بەڵێ ئەمە ینی بۆ سیستەمی پەروەردە کاریگەریەکەی چییە؟ ینی بۆ نمونە لە ڕووی دەرونیەوە تۆ کاتێک هەر ڕێگە و کاتە وای لێ هاو من بەرنمەیەکم کرد کە کێشەی مامۆستانی هەر میلاکیشە بوو لەگەڵ مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک ئەوی هەمووان تووشی نەخۆشی نەفسی بووین کاتێ بینین مامۆستاکەمان هەموومانێ ئەوانەی لەسەر میلایەکیان لەسەر بەغدای هەموو مانگە لە کاتی خۆیان موچەوەرەگرن ئێمە 2 مانگ جارێ موچەکە هەر لێ پۆلیشین بۆ ئێوەش تەسەورەکەم هەمان دروست بێتە بەتاکید هەر کاتێک کە باسی موچە ئەبێتە هەواڵی بەپەلە لە کەناڵەکانە ئێمە گرێبەز یەکسەر پرسیاری ئەوواکەین ئێمە یان ئێوە لەگەڵ میلاکەکانە ئەم پرسیارە یەکسەر و پرسیارە ئەوترێ ئەم پرسیارە ئاراستی نوێنەرەکان ئەکرێتەوە کە ئایا ئێمە ئیتیان یان نا لە کاتێکا بە نووسراوی ڕسمی خۆیان و بە مۆر و ئیمزای خۆیان ئەبێ لەگەڵ ئەوانە ئێمەشدا بەشکرێت بڵێ دۆخێکی خراپە بۆ مامۆسایانی گرێبەز لە ڕووی دەرونیشەوە عنی هەستەکەین جیاکاری آخری سێمە بە جارێ بزانین سەر بەچی وەزارەتێکی بۆچی لەگەڵ وەزارەتی پەروەردەیان موچەی ئێمە دابەش ناکرێت ئەیدی ئێمە سەر بە وەزارەتی پەروەردەنی عنی بڵێ بە تاکید جیاکاریەکی زۆرە لە نێوان مامۆستایانە زۆر باشە کاک دیە ینی قسەکە لەسەرەوەیە ئێوە لە مامۆستا محەممەدیشم پرسی ینی هێشتنەوەی ئەم 38,000 مامۆستایە بە گرێبەست و موچەکەیان لەسەر داهاتی ناوخۆ جاریوە کە ڕووەیاڵێ وڵا ئەم مانگە داهاتی ناوخۆکەمی کردویان نردوومانە بۆ بەغایەوە تووشێم گرفتە بن ینی وا هەستەکە من جارێکش پێم وایە لەگەڵ مامۆستا محەممەدا گفتوگۆیشی لەم جۆرەمان کرد حکوومەتی هەریان بەروەکو جۆرێک لە دڵنەوایی ئێوەی کردەوە کە کردنی بە گرێبەست کە مەهر بۆ خۆی تۆزە گرفتیە توانین قسەی لەسەکەن گرێبەست بوونەکە تەنانەت دیاریش نییە تاکوێ ساهانێک گرێبەستێ ساڵانەیە نوێکرێتەوە یا مودەیەکی زەمانیەوە هیچ مودەیەکیشی نییە یا ئاکرێ بۆ نمونە ئێوە هەتاوەکو توول لە عومەر هەر گرێبەست بن دانەمەسێ خۆ مەشارک بۆ خۆی کێشێ ینی لەناو پرۆژەکەیە ئەم شتە ڕوون نییە لەگەڵ ئەوەی شابۆ نمونە موچەکان ینی بەم شێوەی لێبێ جۆرێک لە قەلەقی و دڵەڕاوچێ لا ئێوە دروستە بێ ئەوەی کە هەر مامۆستا باسی کرد ئێوە هەوڵێکی کەتان نییە بۆ نمونە ئەمەی ئێوە ینی ڕوبەڕووی بەغدایکەنەوە بکرێتە ناو لیستی موچەی هەرێمەوە لە بەغا موچەکە دابینکە یان نەخێر هەر جارێ ئاوا ئەمێنێتەوە تا ئەم 2025 شاڕوە ڕاستیە موچەی ئێمە لەسەر داهاتی ناوخۆیە ئێمە هەموو مانگیەکە بێ نوێرە ڕێزەکان پەیوەندیکە وەزارەتی داراییەوە پەیوەندیکەمە بانکخانەوە لە ڕاستیاوە ئیشی ئێمە نییە ئیشی وەزارەتی داراییە ئەبێ و ئیشی وەزارەتی پەروەردەیە کە موچەی مامۆستایانی گرێبەست ڕێک بکاتەوە نەک ئیشی نوێنەر تەلەفۆنکە بۆ بانک ڕمونکە بۆ وەزارەتی دارایی موچەی مامۆستایانی گرێبەست دەی هەوڵمەند دابەشی بکەن ئەمە بۆتە گرفت بۆ ئێمە لە ڕاستیە ئێمە هەوڵمانداوە و لە هەوڵەکانشان بەردەوام دەبین چونکە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە گرێبەست بۆ هەمیشەی نییە تا 2026 تا بودجەی عێراق پەسەند دەکرێتەوە دووبارە هەموارەکرێتەوە ئەو کاتە دامەزراندن لە کەرتی پەروەردەیە لە عێراقەوە بەش بۆ هەرێمی کوردستان دیاری دەکرێت لەو بەشە پشتێک بە وەزارەتی پەروەردە دەکرێت نانە ئەگەر نییە مامۆستا محەممەد ئەگەر زانیاری تەواوەتی بە لە سەر بابەتە مامۆستا شتیوە هەیە بۆ نمونە 2026 بۆ نمونە ینی دامەزراندنی مامۆستایان لەناو خشتەی بودجێ جێکرا بێتەوە جارێمە دەنگ بە خشتەی 2023 جارن دەدرا یاریش ئەبێ ئەم حکوومەتی عێراق کە لە مانگی 11 کۆتایی دێ حکوومەت کۆتایی بێ و انتخاباتی تازی عێراق بکرێ دوای ئەوە حکوومەت تشکیل بکرێت دوای تشکیل بوونی حکوومەت پرۆژاسی بودجە بچێتە پەرلەمانی عێراق پشکی هەرێم دیاری بکرێ ئەنجا لە دامەزراندن بە پشک بۆ هەرێمی کوردستان دابین بکرێ ئیشەکە بۆ ئاخر ئەگەر ئەوەی کە مامۆستاڵێ بۆ نمونە خۆ ئێوە لە ناو عەقدەکانی من پرسیارەکەمەرەوەیان نییە بەڵام خۆی قانونیە بە مەسی لە ڕووی یاساییەوە باسم کرد لە ڕووی یاساییەوە بۆ جۆرەیە هەر ئەو ئاسۆی هەیە ینی هیچ ئاسۆیی تر نییە ئێمە لە بەغدا بێئەمەل بووین کە چوونە بەغدا چووکە بەغدا بە ڕاشکایی پێیوتین ئێمە ناتوانین
1 دینار لەسەر ئەو بودجەی کە بۆ هەرێمی کوردستان دیاریکراوە زیاد بکەین بۆیە ئێمە گەڕین فەرمانبەرانە بەڵێ بە کاملی بۆیە دامەزراندی مامۆستایانی گرێبەست لەو دۆخی ئێستادا کە بڕیار درا هەنگاوێکی باش بوو ئەنی هەنگاوێکی باش و مامۆستایانی وانەبێش کە بوو بە گرێبەست بەڵام آخر باشێکە لەوێی کە بۆ نمونە ئەگەر سبێنێ بۆ نمونە خۆمە متمانەی لەسەر نییە حکومە دەتوانێت بڵێ موچەم پارم لە بەردەست نیە ناتوان موچە دابشکەم بەدڵنیایە وانە بەڵێ بە مۆزوعی گرێبەستەکە پێم وایە جارێک قسەمان لەسەرەوە کە ئەم گرێبەستە لە ڕووی قانونیەوە ماوەی زەمەنی بۆ دانراوە یا کراوەیە هەتا و شوێنەی کە وەکو جەنابتەڵێ دنیا بگۆڕێت وتر حیسەی دامەزراندن ی هەرێم هەبێ لە ناو بودجە جێ ئێوەشی تیا وەڵاهی خۆی گرێبەستیەکە گرفتی نییە وەکو گرێبەستی یعنی حکوومەتی هەرێم کردوێتی و یعنی من دڵنیام لە ساڵی 2026 حکوومەتی عێراق خازە ئەبێ بۆی کە ئەم وەزارەتی پەروەردەیە پێویستی بە مامۆستا هەبووە یانی تۆ لە 2014 مامۆستا دانەمەزراندووە 30000 مامۆستای وانەبێژە هەیە خۆ بێ فۆرمەلێکی لە فۆرمێکە تەسمیەکیان بیتێ و موچەیەکیان بیتێ بە ناوی گرێبەستی من دڵنیام کە ئەوە لە ساڵی 2026 ئەوەی کە عەرزم کردی کە بودجە هاتە عێراق و ئەم بابەتە ینی بابەتی مناقەشەیەوە دڵنیاشم هەستەکەم تخوا ئەگەر یەک پرسیار ئەگەر ئێوە لە ناو کەرتی تەندروستیە ئەم گرێبەستانە کە 300,000 ینی نەبوو نایە لە مۆزوعی خانشنیا کێشەی بۆ کەتی تەندروستی دروستە کرد ئێستا کە نزیکەی 35,000 فەرمانبەر و مامۆستانی خانشین بوو زۆربەی کردی پەروەردەی ژیانی نزیکە بێتەوە لە بەخوا باسی 20,000 بەڵ ئەزای کاک سامان شتەکە ڕوونە ینی ئێستا داهاتی مەسەلەن موچەی موچەخۆران لای حکوومەتی هەرێم نەماوە باشە تەنها چینێک لای حکوومەتی هەرێم مابێ مامۆسایانی گرێبەستن مەم 36,000ەوە باشە و تەنها چینێکیش کە نەیتوانی بێ پارەکانی دابیم کە حکوومەتی هەرێم مامۆسایانی گرێبەستە کە تەنها ئەوەش لە ئەستوایەتی لە ڕاستی ئەوانتر هەمووی خۆ نەزانن حکوومەتی عێراقیدا ئەمە بۆ ئاوا کەوتەوە دۆخی ئەم ماوەی کە عەرزم کردی نەکرا یعنی ئەو کاتی کە حکوومەت خۆی پەرلەمانی هەبوو کە خۆی یاسای بودجەی هەبوو کە پەرلەمان ئەکتیڤ بوو نەیان کرد زۆر چوینە بەردەم ئەنجومەنی وەزیران زۆر لەگەڵ وەزیری جاجامان بەڕێکرد و حتا پێش کاک دکتۆر ئالان ئێمە مامۆسا بووین ینی پێشەوەی کە ئەو وەزیر بێ مامۆسای وانەبێژ بووین وەزیری ترمان بینی و لەگەڵ یا قسەمان کردووە دانیشترمان کردووە نەیان کردووە نایکەن لەبەرەوەی کە پەروەردە بۆ گرنگ نییە لەسەر چ ستایل لێگەڕوا یعنی چەند مانگ بایکۆتەکرێ هیچ بەرپرسێکی پەروەردەی خۆی بە خاوەنی نازانێ لەوە حاڵی بووین کە ئەزمموی حکومڕانی دی عاشقی خوێندن و خوێندەواری نییە لەوە نقطە سەری دەرگەیشتوین بەمە بەڵام ئێستا بۆچی ئەم دۆخەی مامۆسایانی گرێبەست چارەسەر ناکرێت پرسیارەکە ئەم ئێمە مەسەن وەزارەتی دارایی من ئەمێ بە سەڕیحی لەگەڵ جەنابتا قسە بکەم وەزارەتی دارایی خۆی لەناو گرفتی ئیداریایە لەناو کۆمەڵێک گرفتی ئیداریایە مەسەلەن وەزیر و وەزارەت کۆمەڵێک مدیر بانقی گشتی لە سلێمانی لا ئەبا و مافی سنەوەی موچەکانیان لێ ئەسێنێتەوە خۆتان نەزانن یعنی کوردستان بە هیچ شتێک نەبووە بەیەکی دارە و داهاتی ناوخۆی سلێمانی پارەی مامۆستایانی وانەبێژی یان گرێبەستی سلێمانی لە داهاتی ناوخۆی سلێمانی ئەدرێ و پارەی گرێبەستی دهۆک و ژیاکارێ شەرێر ئەمە هەر هەیە کاتێک تۆ دی ئەمە وەک وەزارەتی دارایی کۆکەیتەوە نەک ئەوە وەک وەزارەتی دارایی کاتێک دی مافی دابشکردنی موچە لە بانقێکی سلێمانی ئەسێنیتەوە ئەم دەسەڵاتی کە لێرێ داهاتە ناوخۆیەکەی ناداتەوە بە وەزارەتی دارایی و نایاتەوە بڵێ کاکە فەرم و تۆ موچەی مامۆسا ئێستا وەزارەتی دارایی لە قەیرانی نەبوونی پارەیە بۆ ئەم بانک ئاخر ئەمە زانیاریە ئەگەرە نەخێر لێمە بەردەوام لە پەیوەندیدان کاکسامە لەگەڵ وەزارەتی داراییە لە پەیوەندیان لەگەڵ بەڕێوەبەری ژمێرکاری و بانقەکانە لە پەیوەندیان بە دقیق پێ دەڵێم کە ئەمە ئێستا وەزارەتی دارایی ئەم مانگە باسەکەم چونکە ئەم مانگە ئەم گرفتانە لە ناوهێنی ئیداری ناوەزارەتی دارایی ڕوویداوە ئێستا پارەی نییە یعنی لە تازەترین قسەیان لەگەڵ وەزارەتی داراییە کە ئەمڕۆ کردومانە ئەڵێ هەموو هەوڵێک ئەدەین کە یەکشەممەی داهاتوو ئینشاء الله کار لەسەر ئەوە بکەین کە دەوامەکرێتەوە موچەی مامۆسایانی گرێبەستدابی بکەین من ئەزانم کە گرفتەکە لەکوێدایە ئەزانم کە بڕیارێک دەدەی وەکو وەزارەتی وەک وەک وەزارەتی دارایی کە تۆ بڕیارێک دەدەی
دەبێت لێکەوتەکانی ئەم بڕیارە لە ناوخۆ واقعی کوردستانە لە بەرچاو بگری تۆ پاری مامۆسایانی گرێبەستت زامن نەکردووە هەموو کاتێک لە کاتی خۆیان بدرێت دی دەستکاری کۆمەڵێ پۆینتی ئیداریەکەی لە ناو وەزارەتەکەی خۆتان پۆینتە ئیداری حەقی بەدەسەڵاتی سیاسی و هەیە کە ڕێگرە بێت گرفتەکە گرفتێکی سیاسی و ئیداریە گرفتێکی سیاسی و ئیداریە کە لە ناو وەزارەتی دارایی ڕوویداوە چێ بوو بە زەحی ئەم بابەتە مامۆسایانی گرێبەست بە 38,000 مامۆسایانەوە بوون بە گرێبەست کە من بە سەراحەت و بەڕاشکاوی ئەرزی جەنابەتیەکەم ئێمە حەقیان بابەتەمان نییە ئەخ بۆ بەڕێوەبەرێکی بانکە توانێت بە وەزیر بڵێ من پارەم لە بەردەستانێ موچەی مامۆسایان دابەش ناکەم من ناڵم وە ئەڵەیاوان ناڵێ بەڵام ئەوە دەزانم پێشتر کە کەشتەکە بەم جۆرە نەبوو ئەم گرفتانە لە ناو وەزارەتی دارایی لە کاتی خۆیان وەرتانەداوە لە کاتی خۆشیاوە بەهەندێک بێ ڕۆژێک دوو ڕۆژدای وەزارەتی پەروەردە مامۆسایانی گرێبەست پارەکانیان وەرگرتووە ئێستا پێنج مەسەلەن جومعەی ڕابردوو پێش دەژن مامۆسایی وەزارەتی پەروەردە پارەی وەرگرتووە یەک شەممی داهاتووی هەفتەی داهاتوو وەزارەتی پەروەردە هەوڵەدا بۆی کە مامۆسای گرێبەست پارەکانیان دابین بکە من ئەزانام گرفتەکە لەوێدایە بەڵام چێ بۆ بە قوربانی ئەم بابەتە مامۆسایانی گرێبەست بوون بە قوربانی ئەم بابەتە بۆیە ئێمە ئەمەش قسێکی تری تازەی حەزەکەم لە فەقەڕی خۆما بیکەم موچەی مامۆسایانی گرێبەست کاک سامان زامن نییە لە وەزارەتی دارایی هەر گرفتێکی ئیداری سیاسی لەناو ئەم وەزارەتەیە ڕووبە ڕەنگە یەکسە گرفت بۆ مامۆسایانی گرێبەست و موچەخۆرانی مامۆسایانی گرێبەست دروست ببێ باشە ئێمە چی بکەین ئێمە پلانمان هەیە وەکو نوێنەرانی مامۆسایانی گرێبەست لەگەڵ وەزارەتی دارایی دابنیشین و لەگەڵ وەزارەتی پەروەردەشا دابنیشین سەرۆکایەتی دیوانیش دابنیشین کە کاکەیجان ئەم کتابەی کە کردوتانە زەحمەت نەبێت بە دوای بۆ کاری پێ ناکرێت کە لە سەرەتایەت و ئاماژ ئەگەر کاری پێ ناکرێ واتە وەزارەتی دارایی هەژ مانگە سەرپێچی بڕیاری ئەنجومەنی وەزیرانەکە ئەمە ناکەن ئێمە بە دوای زامنکردنی موچەی خۆمان ناگەڕین وە ڕەنگە بچینە عێراق لەگەڵ لیژنەی دارایی لە وەزارەتی عێراق دابنیشین ئەڵین کاکی جان موچەی 38,000 مامۆسای گرێبەست لەناو وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان زامن نییە ئەخرەستەکەن عێراقیش کاتان بۆ هەست ئەەکەین کە ڕەبتی بابەتەکە ئێمە بە مەحکەمە ئەو بابەتانەوە نییە چونکە معەن نییە بابەتی ئێمە بەڵام جۆرێک ئەم بابەتە دەوروژێنی لەسەر ئاسی عێراقی کە ئێمە جێماوین لەوەی کە موچەی ئێمە وەک موچەخۆرێکی حەقیقی ناو وەزارەتی پەروەردە نەبن دیواری ناوی باوکو و دایکمان هەموو شتێک لە ناو فایلمانە هەیە دەبێ ئەم بابەتە چارەسەر بکرێ یان ئەوان زامنی بکەن یا وەزارەتی دارایی ئەزانی گرفتیشی تیا نییە پارە هەیە بەڵام هاوکاتکردنەوەکەی پەیوەندی بە گەندەڵی ناو وەزارەتی داراییەوە هەیە کاک ئەمەش ئەوە ناگەێنێکە وەکو عەرزم کردی ئەبێ وەزیری پەروەردە ئەم بێدەنگیە بشکێنێ و لەسەر مافی 38,000 موچەخۆری خۆی قسە بکاتەکەەوە ناو وەزارەتی پەروەردە یعنی 30,000 مامۆسا ناو وەزارەتی پەروەردە آخر بۆ بێموچە بوو بەڵێ ئێ باش یانی ئەو پێتان وایە کە وەزیری پەروەردە چاوپۆشیەکە لەوەی کە ئێمە پێمان وانە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ یا پێمان وایە یانی ئەو ئەوڵێت چی ئەوڵە پەیوەندی بۆ وەزارەتی داراییەوە هەیە بابەتە ئەی باشە خۆ ئەم وەزیرە و ئێوە فەرمانبەری بەردەستیەون و خۆتوانێت بڵێ کاکە هۆکارەکە چییە پێم ئەمەش لەوە نیگەرانی لە ڕاستە لە وەزارەتی پەروەردە و وەزیری پەروەردە تا ئێستا بە دوواداچوونێکی جددی کە نەتیجەی هەبێ لەسەر ئەم گرێبەستبوونەی مامۆسایانی گرێبەستکە ئێمە خۆمان لە کۆبوونەوەی سەرۆکی حکوومەتە حزورمان هەبوو ئەوە جێی دڵخۆشی مامۆسایان بووە ئێستا خەریکە جۆرێ لە جۆرەکان یعنی ئەو ئەگەر تۆزێک جێگیربوونی شەبێ لە دڵخۆشی دەرچووە ینی کەس نازانێکی کەی تۆ موچەوەرەگری یخۆوانە بێژێکە شەر بۆ جۆرە بووە کەس نێزانین لە چتەوەی دەوری بۆیە ئێمە بەڕاستی دانانیشین و بەڕاستی لەسەر مافی خۆمان ئەگەر چی مافەکەشکەمە بەردەوام لایەنی پەیوەندیدار ئیحراجەکەین هەرچەندە مافەکەشکەم بێ بێدەنگی لەسەر ناکەین بەو شێوازی کە عەرزم کردی هەتاوەکو زامنی موچەی مامۆسایانی گرێبەستەکرێت تا کاتێکە شتێک باشە کاک هەرێم ینی ئێوە پێشتر هەم مامۆسایانی بەڕاستی میلاک و هەم مامۆسایانی گرێبەستیش تاکەچێکی دەستیان مەوزوعی بایکۆتی خوێندن بوو بەڵام ئێستا هەستەکەی جۆرێک لە جۆرەکانە مش کاڵ بووە یا وای لێ هات کە وەکو مامۆستا محەممەدە بۆ دەسەڵات گرنگ نییە خۆزانین لە ڕابردوودا چەندی ماگانی بایکۆتی وڵەکانی خوێندن کرا کەس قسەی ناکرد هیچ کەسێ نەهاتەدە بۆ نمونە هەنگاوی دیکە چییە بۆ ئەوەی کە تۆ مافی خۆت بەدەست بێنی وەڵاهی کاک سامان هەموو هەنگاوی گیراوەتە بەر هەموو ڕێگایە تاقی کراوەتەوە بە مانگرتن و بە ڕێگەگرتن لە تەنکەرە قاچاقەکانی دەسەڵات و بە بایکۆت و عنی ئەمەی کە لە ئێرە ئەگوزەرێ
باوەڕ بکە لە کەرتی غەزەش بەزمەگەر لەوێشتی وا هەبێ لە ژێر ئەو هەموو بۆمبارانەیە کە قوتابخانەکان و کەرتی پەروەردە بەو جۆرەی لاتەبێ بەڵان و لێ موچەکارە درا ماوەسایان بەڵێ بەڵێ ئێستا موچەی مامۆسایانی گرێ بەس کاک سامان ئەڵی لە سێگۆشەی بەرمۆدەیە هیچ کاتێک یعنی ناکرێتەوە بۆ هەموو موچەیەک کۆنگرە ببەستی و دەستکەیتە تەلەفۆنکاری و جەنابی وەزیر ئاگادارکەیتەوە جەنابی وەزیر ئەسڵەن خۆی ئاگادارمان نیە ئاگاداریشمان بێدەنگە ینی چۆن ئەکرێتەوە 38,000 مۆزەفت لەبەردە سابێ بەو جۆرە بێدەنگ بی بەو جۆرە بڵێ لە توانای منانیە و لە دەسەڵاتی منان نییە ئەیە بێ چارەسەرێک بۆ ئەم 38,000 مامۆستایی گرێ بەست بکرێ بە جۆرێک لە جۆرەکان کاک سامان هەموو ڕێگای گیراوەتە بەر هەموو شتێک گیراوەتە بەر بۆ داواکردنی مافەکانمان دەسەڵات شەما زانێ ئەنجامی نابێ بۆیەوە بێ بنەتە دەسەڵات بێباکە لە کەرتی پەروەردە دەسەڵات خۆی ئەوەی ئەوێ کە کەرتی پەروەردە پەک بخات خەڵک دوای قسەیەکی ئەو بکێت و مامۆستا بە جۆرێک لە جۆرەکان کەم کاتەوە باشە سەیری کە ئێستا چیان کردووە کاک سامان هەر خەڵکیش بێدەنگە بەداخەوە خەڵکیش بێدەنگە کە سوکاری قوتابیەکان بێدەنگە یعنی یەت ڕەخنە لە مامۆستا ئەگرێ ناچێ ڕەخنە لە دەسەڵاتەکەی بگرێ بە هەر بە کۆمنت و لایکێکیش پشگیری قوتابی و مامۆستای مناڵەکانی ناکە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تیر و فشکێ کراوە بۆ سیارەیەک لە وڵاتی خۆمانە تیر و پشت کراوە بۆ سیارە ملیۆنەها خەڵک کۆمنتی بووەکە بۆ سیارەیەک باشە لە خەمی سیارەیەکایە کە سیارەکەشی چیە ئەم میلەتێ دزیە و ئەها خەڵکیان لێ کردو دوای ئەوە بکەون دوای ئەو شتە بچووکانە بکەون باشە بەداخەوە وایە خەڵکی با بڵین کە سوکاری قوتابیانە کۆمنت بەهاتە بۆ مانگرت ئەوەش بۆ ئێمە بکرایە بۆ مامۆستا بکرایە ئەم وڵاتە چوە سەر ڕێزکەی خۆی مامۆستا ئاخیر چینە کاک سامان مامۆستای ئاخیر چینە یعنی سەیری کە تا ئێستا موچەی مانگی سێ وەرنەگرتەوە من هەر لە ئێستا پێشنیار بۆ بەڕێستەکەم بۆ مانگی موچەی مانگی چوار بەرنامەیەکی تر ئامادەکەرەوە لە ئێستا بۆ مامۆستانی گرێبەست چونکە ئەو کاتش بە هەمان شێوە دووبارە ئەبێتەکەی لەسەرەوەی کە ئەم مانگەکە موچە درا بە بۆنەی جەژنۆ دراوە ڕەنگانی بۆ میلاکیش ینی بەڕاستی موچەخۆران یاریمی کوردستانیش لە مانگی چوارا گرفتار دروست ببێ تاکی دروستە مۆزوعی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر داهاتی نانەوتی ئەو بڕە نییە کە هەرێمەی نێرێ بۆ بەغدا بەڕاستی ینی مانگێک 51 ملیار و مانگێک 49 ملیار ئەمە نییە کەوان لەسەر ڕێکەوتن 8 ملیار بنێر ینی ئەمانە بەڕاستی جۆرێک گرفتن من هەستەکەم هەرێم ناوێت چارەسەر بێ من سیارەکەم با بۆ کاک دیارەوە بێ ینی هەرێم جۆرێک لە جۆرەکان ناوێت ئەم کێشەی موچە چ بە گرێبەست و بە میلاکی شانی چارەسەرکە هەر جاری و جۆرێک لە جۆرەکان بیان و بۆ نمونە کێشە دێتە ئاراوە بۆی کە دوا بکەوێ بەڕاستی لە ڕاستیە من وەکو خۆم ئەو شێوازی نەدانی موچە و دواکەوتنی موچە وەکو سیاسە دەبینم بەکارهێنانێکی چەک دژی حکوومەتی عێراق بۆی کە بڵێن ئەوە حکوومەتی عێراقە موچپارە نانێرێ ئێمەش ناتوانین موچەکان داوەشکەین ئەمە سیاسەتە لەم سیاسەتە چی بۆ بە گرفت بۆ مامۆستایان موچەکانیانە ئەبنە قوربانی دەستی سیاسەتێکی بۆگەن کە سەرجە موچەخۆران پێی مناڵێن بەڵێ ئەی باشە ئەگەر لەو حاڵەتەیە بۆ بوونە ئێمە باسی ئەومان کرد ینی ئەم موچەیە ئێوە کەی ئەتوانن قسە لەگەڵ وەزیری داراییکەن کە بۆ نمونە لەگەڵ مامۆستایانی میلاکە بەڕاستی دابشکرێ خۆیەوە نووسراوتانەیە بڵێ ئێمە هەموو کاتیەکانی چەند مانگانی بۆ ئەمە ناچێتە سەر سکەی خۆی بەڕاستی بە دنیایی ئەو ئێمە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی دارایی هەیە وەزارەتی پەروەردە هەیە و لە بەرنامەشمانە وەکو مامۆستا محەممەد ئاماجیبیە لەگەڵیان دانیشین و بە یەکجاری موچەی مامۆستایانی گرێبەست ڕێک بێتەوە لەگەڵ مامۆستایانی میلاکە چونکە هەم بە نووسرا و بە ئیمزای وەزارەتی دارایی بە نووسراوی ئەنجومەنی وەزیران هەردووکیان ئیمزایان کردو کە بێ موچەی مامۆستایانی گرێبەست لەگەڵ میلاکە دابشکێ دەفەرمونون بڕیارەی خۆتان جێبەجێگەن و خاوەنی ئەو ئیمزایی خۆتان بن ئێوەی چاوڵێکتانیا بۆ نمونە ینی لە حاڵەتێک ئاگە دواکە و بەڵێ نەچن و هەڵەکانی خوێندن کاریگەریە بێت ئەمە بایکۆتکردن ئیجباری یعنی تۆ
بە ئیجباری بێ بایکۆتکە چکە نەوکو مامۆسایان ئەماژیان پێ زۆربەی مامۆسایانی گرێبەست لە دەرەوەی شارن کری هاتوچیان پێنیە کە کری هاتوچی پێنە بێ ناتوانێت داوام کە ناتوانێت چتە بۆڵەکانی خوێندن بۆیە بە ئیجباری ئەبێ بایکۆتکان لە چتۆڵەکانی خوێندن بۆ ئێمە دام دقەیە بڕیاری بایکۆت نادەین خۆی مامۆسا خۆی خاوەنی بڕیاری خۆی بێ خۆی ئەگەر لەکوێە نەیتوانی کری هاتوچۆی چون بۆ خوێندنگا ئامادە بکە لەماوەدانیشی و چاوەڕێ بکە کە موشەی وەرگر ئەوگات داوا بکە زۆر باشە مامۆستا محەممەدیانی ئێوە ئەو ڕێوشێنە ئیداریانی کە بەرامبەر بە مامۆسایەکی میلاکە گیرێتە بەر بە هەمان شێوە بەرامبەر ئێوەشە گیرێتە بەر لە خوێندنگاکان بەڵێ هەمان ئەو ئەرکەی کە مامۆسایەکی میلاک لەسەر شانێتی مامۆسای گرێبەستیش لەسەر شانێتی لە پرسیاردانان لە پلاندانانی وانەکەی لە دەوامکردن لە ئیلتیزام بە مەکتەبەکەیەوە هەمان ئەو جدۆلی کە بۆ مامۆسای میلاکداندرێ هەمان ئەو جدۆلە بۆ مامۆسای گرێبەزاندرێ تەنها لە مافا ئەو لە ڕۆژێکا وەریەگرێ ئەو لە ڕۆژێکی ترا وەریەگرێ موچەکەی ئەو زیاترە موچەکەی ئەم کەمترە ئەو پلە بەرزکردنەوەی ڕەنگە لە بەردەمکردنەوەیە بێ ئەم پلە بەرزکردنەوەی نییە ئەو مافی نەقلی هەیە ئەم مافی نەقلی نییە ئەو مافی تەنسیبی هەیە ئەم مافی تەنسیبی نییە یعنی ئەوە وڵات گرنگە ینی ئێوە مامۆسانی گرێبەس ئەگەر لە قوتابخانەیەکە بن ناتوان نقلی قوتابخانەیەکی کە بن نەخێر ئیلا مەگەر مەسەلەن پەروەردەکە خۆی پێویستی بێ لە شوێنێک بینیکە یعنی چەندین حاڵە دروست بووە کابرات مامۆسایەک خێزانەکەی لە مەکتەبێکی تر بووە دەستگیراندار بوون ویسوێتی دەستگیرانەکەی بێنێتەن لای لادیەکەی خۆی لای یان شوێنی دانیشتەکەی خۆی نەیتوانیوە ینی لەبەرەوەی کە نەقلی بۆ نەکراوە باشە نەقل ئەنجا ئەو ملحقاتانی کە پەیوەندی بە گرێبەستیەکەوە هەیە مەسەلەی نەقل مەسەلەی مافی خوێندن یعنی 28,000 مامۆسای گرێبەست ئێستا مافی خوێندنی نییە بۆ ماستەر بۆ دکتۆرا و بێوێ شادەکەی دەستکاری بکە تۆ ڕێ لە مەژەگری ئێمە بەم هەموو نوقسانیەوە لە ڕاستیا ینی نایشارینەوە گرێبەستبوونەکە ڕاستە جێگی وەکو مامۆستا دیار فەرمووی جێگیربوونێکی لە ناو وەزارەت و لە ناو مەکتەبەکانە بە مامۆسای وانەبێژ دابین کرد بەڵام کۆمەڵێک مافی ئیداری کە هێشتا ینی سەروبەری بەرچاوڕوون نییەوە نازانرێ ئەمما مۆسا بخوێنێ نەخوێنێ ئەگەر ڕۆژێ خوێندی پێم وایە جارە دیاریش نییە ئەو ماوە خزمەتە لە ئەوە دیار نییە ئەوانەی کە ئێستا لە دەرەوەی شارەکان 10 ساڵ بەوانە بێژی وەسە 4 ساڵ مەسەن بە گرێبەستی دەرەوەی شارە ئەمە بەس خزمەتی دەرەوەی شار بۆی حسابە سیستەمەکە هەیە سیستەمەکە نقلی ناو شاردن لە سەرەتادا پێویستە بچی بۆ مەناطقی نایی بۆ مەناطقی سەخت دوایی مەناطقی دوور ئەنجا مەناطقی نزیک ئەنجا بێتەوە ناو شار ئەنجا دوای ئەمەی کە لە دەرەوەی ئایا بۆی حسابە بۆی حساب نییە ئەنجا بۆ خانە نشین بوونەکەی ساڵانی وانە بێژی و گرێبەسەکەی بە خزمەت بۆ هیچ چی سەرۆبەری دیار نییە بەڕاستی من ئەوە ئەڵێم باشە چۆن خۆتان کە دەژێرم بارە قورسەوە ئەخ تۆ خۆ ناکەی چیەکە یان من ئەمە پرسیارەکە ئەمەیە تۆ لە دۆخێکای هەرێم پاری لە بەردەسانیە داهات لە لای عێراقا یەک کەسی تر لە ناو هەرێمی کوردستانە بەدامەزراندنی هەمیشەییدا نەمەزراوە و بە گرێبەسی شەن هەمامۆسای وانە بێژدا مەزراوە ئەوش بە فشاری زۆری خەڵکیدا مەزراوە لێزە ئەم باسی ئەو ناکەم ئەمە باسی من کەسێکی پەروەردەکارین و قانونی قساکەین من ئاگادارم ینی چەند ئیشی ناقانونیە کرێ و چەند کەس بە گەنجی بە موچەی هین بە نەخوێنەواریش لە حرمەتەن بۆ هێزانەکان باس بدەوە ناکەم لە ڕووی قانونیەوە دامەزراندنی هەمیشەی لە 2014 ساوە باسی هێزانەکان ناکەم باسی وەزارەتە خەدەمیەکان و شتی قانونیەکەم لەناو هەر هەموو ئەوەیە لە ئەو مێژوەیە تەنها چینێک کە بە فشاری و جورئەتی نوێنەرەکان و مامۆسایانی گرێبەست دامەزان مامۆسانی گرێبەست بوو یانی ئەمە خۆ نەگەیشتوین بە کۆتاییەکەی بەڵام لەگەڵ ئەوەشان ناکرێتەوە کە دامەزراوی ترەمەکو خەڵاتێکی گەورەی خوایی سەیری بکەیت و هیچ نوقسانێکی تیانە بە ناهەیەتی نوقسانی زۆرە گرێبەستی نوقسانی زۆر ئەمەی کەم بەرنامەی کە یەکەمان بەڕاستی زین کاک سامان حرمەتەن بۆ بەرنامەکەی بەڕێست و بۆ ئەو ڕێزە نەبووایە کە میدیا بە ڕێزەکانی ئێمە بۆ مامۆسایان هاوکار بوون لە گەیاندنی پیامەکانە ڕاستی خەریکە ئێمە هەمومان شەرمەکەین لەوەی کە لە بەرنامەکانە قسەی دووبارە بکەین العاقل تكفي الإشارة إنساني عاقل أو كسا ألفيكي بس حي على الصلاة پروردە لەژێر بەترسیدایە حي على الصلاة کادری جێگر و ثابتت نییە حي على الصلاة خوێندن لە سنووری هەڵوێست و سنووری بایکۆت
خەریکە خوێندکارانی ئێمە تووشی زەحی گەورە ئەکا باشم لە پاڵ ئەمە کۆمەڵێک خوێندنگەی تایبەتی کردووەتەوە تەسەوڕەکەم بێ وەکو بەدیلێک تەماشای ئەم خوێندنی ئەزانی تۆ چیت ئەوێ ئەزانی چیت ئەوێ تۆش بیڵێ مەزانن بڵێ کاکە من بڕۆم بە خوێندنی حکومی نەماوە حەزەکەم هەمووی ڕوو لە ئەهلی بکە بەس هێشتا وانە هێشتا زۆرینەی ئەم ناوچان ئێمە خۆمان ئاگاداری برینی خۆمانین کە خوێنکاری ئێمە بایکۆت چه زەرێکی لەداوە لە خوێندنی لە نووسینی لە ڕێنووسی باشە و جۆرێک لە حەزیجەکەمەوە پێ بڵێم بایکۆت ئەگەر چی لە قۆناغێکە هەڵوێستێکی مردانە بێ لە هەندێک شوێنی تراوە بۆ هەندێک مامۆسار جۆرێکە لە تەمەڵی کە مامۆسایانی بە هەڵوێستی ناڕازی لەگەڵ تەمەڵیانین بەڵام تۆ کاتێک بگشتی بایکۆتەکەی ڕەنگە بەشێک لە مامۆساکان حەزکرد لە ماڵەوە بخەون یان بچن بۆ بازار و پیاسە بکەن تۆ لەژێر ئەم زۆر جار گلەیەوەش لەیەوە کڕیاڵێ بەس لە کاتی خوێندنە بایکۆت و خۆپشاندانەکەی هاوی ناکەت دەوام نییە ئەزای قسەی ینی ئەم بەڕاستیە بچۆنە ئەزای ئەم قسەی لە چێتی حکوومەت هێرمی کوردستان پێش جەژن موچەی 38,000 مامۆسای وانەبێژ دابەش نەکراوە 38,000 مامۆسای گرێبەست جەژنی نەکردەوە بە موچەکەی خۆی باوا بڵم حکوومەت هێرمی کوردستان ڕێنماییەدا بۆ ڕۆژانی جەژن هاوڵاتیان ئاگادارەکەینەوە لەو شوێنانی کە ئاو هەیە مەلە مەکەن ئەی لەو شوێنانی کە ئاو نییە مەلە بکەن باشە تۆ ئەگەر مامۆسا هەڵوێز ئەنوێنێ لە کاتێکا بێ هەڵوێز بنوێنێ فشارێک بێ من لە کاتی دەواما بێ بایکۆتکەم یعنی من لە هاوینە بایکۆتکەم هاوین بایکۆتی چی بکەم یعنی ئەخە بایکۆت نایانی بۆ نمونە جۆرێک لە خۆپشاندان و ناڕزای ئەزای ئەمە ئەو پەردەی عەرەبی هەیە ئەڵێ کاکە تۆ لە سەحەیەکی بەتاڵ دوور لە ڕووتە و مامۆسایان ئەڵێ کاکە تفی خۆ بکە و بڕۆ ئەمە تۆ بڵی لەویا جێدەست دیار ڕەحمەت لێ تۆ ئەبێ فشارکەی ئەبێ بزان ئەبێت تێستی شعوری حکومت بکەی بۆ 4 مانگ لەبەرەوە گەرما لەبە خۆر بە حکومت تۆ بەتەمای 4 مانگی هاوینیش ئەمە بایکۆتمان پێ بکەی بەکەڵک نایە و ناژبێتە زەخت لە ڕاستی من ئەوە دەڵێم نەبیستنێکی زۆر نەبینینێکی زۆر لەسەر ئەم حکومەتە کوردی ئێمە هەیە بەتایبەت بەرامبەر دەنگی ناڕەزایەتی مامۆسایان دەبوو ئێستا حکوومەتی هەرێم خۆشحاڵ بێ بەوەی دەنگە ناڕەزایەتیەکانی وڵاتەکەی دەنگی مامۆسایانە وەچینە خوێندەوارەکەی کۆمەلگاکەی ناڕازین وەچینە خاوێنەکەی کۆمەلگاکەی ناڕازین و مامۆستایانی ناڕازی من لێرە ئەو ڕخنەیە دەگرم لە مامۆستایانی سنووری هەولێر و دوهۆک و زاخۆ کە بەڕاستی پاڵپشتی ئەم دەنگە ناڕزایەتی خاوێنە نین کە لە تۆمەتبار کراون بەوەی کەوە دەستێکی سیاسیتان دەپشت بۆ یا کەسانێکی سیاسیەوە جوڵێنێ بۆ مەرامی سیاسی خۆیان ئەزانی ئەوە هەموو جارێک ئەو سیستەمانی کەستەمکارن ئەو گومانە بۆ دەنگی پاک دروستەکەن پیرەمێردی نەمێ لە ساڵانی زووە کە جژنی نەورۆزی لە سلێمانی دروستە کرد ئەوە پیرەمێرد دەستی ئینگلیزە ئەو ئێمە لەو تەفسیرە تێپەڕیوین ئێمە کۆمەڵە مامۆساین گلەیەکەم لەوان ئەوەیە کاکە خۆتۆ لە هەولێر ولا دوهۆک داوا ناکەی سیستەمی سیاسی بگۆڕی داوا ناکەی دژایەتی حکوومەت و حکوومەتی کوردی خۆت بکەی داوا ئەەکەی ئەم حکوومەتە کوردی خۆت مافەکانت وەکو مامۆسایەک پێ ببەخشێ تۆ هیچ داوا ناکەی ئەم مامۆسایانی سلێمانی زەرەریان لێکەوێ خوێندکارەکانیان تووشی بایکۆتەکەن لە کاتێکیش ئەگەر نەتیجەیەک هەبێت لە گرێبەستی و لە دامەزراندنی هەمیشەیەش کە ئیشەڵا لە داهاتوە بیبینین تۆش نەتیجەکەی وەکو مامۆسایان ئەچنیتەوە لانی کەم لە پەیجەکانیانەوە لەو پۆستانەی کە ئەیکان بەڵەیەک بکەن بۆ دەنگی ناڕەزایەتی کە کەبا لەوە زیاتر ئێمە ستەمال لێ نەکرێ وەکو مامۆسایان وە سیستەمی پەروەردە بچێتە شوێنێکی تر کە ئێستا ئیشی ئێمە ئەمڕۆ ئەوە نەبوو بینە ئەم بەرنامەیە دەبوو کە ئێستا پرسیاری وەرزی دووەم دابنین بزانام دیزاینێکی جوانی پرسیارەکانت بۆ خوێندکارەکانت بکەی تۆ بغض النظر لە هەموو ئەوانە چاوت پۆشیوە هاتووی هاوارەکەی لەبەر خاتی 30,000 مامۆسا تەنیا ئەکەوی کە کاتێک دووش پارێزگای گەورە لە پشت نین بە پشتگیری حەقیقی کە بە تاک هەیە تۆ جۆرێک لە هیلاکی زیاتر تووشە بێ ئێمە دەنگێکی پاکین وە خۆشحاڵیش بن کە دەنگە ناڕەزایەتیەکانی ئەم میلەتە دەنگی مامۆسایانی ناڕازین ئەنجام مامۆسای ناڕازی سنووری سلێمانی و ئێرە چ شتێکی ناپەروەردەیی و گێرە شێوێنی کردووە هەتاوەکو گەر ئێوە هاوشەوەی مامۆسایانی سلێمانی بیکەن تاوانبار بکرێن هیچ شتێکیان نەکردووە ینی بە دەنگێکی جوان داوای مافەکانی خۆیان کردووە کە ئیشەڵا ئومێد دەکەین بۆ ساڵانی داهاتوو بۆ شتی تر و پلانی باشتر لەسەر ئەم مێزە ئێمە قسە بکەین ئینشاڵڵا کاک دیار
شتێکە بوو پێشتر نازانم جەناب داگادار شارەزەین معلوماتت هەبێت لەسەریانە پێم وایە هەموو مامۆسانی وانە بێژ کران بە گرێبەست هەبوو ئەیوەها کە لە دەوام دابڕا و چۆتۆ ماڵە و دوایەها شتێکمان باس کردوانە لادراو سەرجە مامۆستایان کەوانە بێژ بوون ئەوەی کە لە ناو پرۆسی خوێندناموو بوون بە گرێبەست هەندێک لە مامۆستایان کە نەبوون بە گرێبەست ژماریان 2000 مامۆستا بوو ئەوانە بەهۆی پشووی ڕۆژانی شەممە یاخود چەند مامۆستایەکی بەرزمان هەبوو کە ساڵێک یاخود 2 ساڵ وانەبێژی کردبوو دابڕابوو بە هەر هۆکارێک بێ دابڕابوو ئەوانیان نەگرتەوە بەڵام وەزارەتی پەروەردە دواتر لیستێکی بۆکردنەوە لەو لیستەیە ناوی سەرجە مامۆستایان نووسرا و ئێستا لە ئێستادا لە وەزارەتی پەروەردە هەیە لە هەبوونی فەراغاتی بۆ کردی پەروەردە ئەو مامۆستایانش بە مامۆستای گرێبەست دەدەمەزرێن ینی ئەوانە جارێ ماونەتەوە وەکو لیستێک بەڵێ لە لیستێکە ماونەتەوە بە پێی سەڵانی خزمەت و بڕوانامە و خاڵبەندی ئەو مامۆستایانە بە مامۆستای گرێبەست دادەمەزرێن نەک وەکو وانەبێژی ئەمە قسەی دکتۆر ئالان وەزیری ئێوە هیچ مامۆستایەکەی ئێستا وەکو وانەبێژ لە ناو پەروەردە نانەخێر هیچ مامۆستایەکی وانەبێژ لە کەتی پەروەردە نییە هەمی گرێبەستە هەمووی گرێبەستە ئەوە ئێوە بوون کە بۆ نمونە وانەبێژ بوون دوای بوونەوە بە گرێبەست ئێمە وانەبێژون بەڵێ سەرجەم مامۆستایان بوون ئێستا نەما وانەبێژ لە هیچ کەتێکی پەروەردەیە مامۆستای وانەبێژ نییە لە حکومی باسی هەلی ناکەم بەڵە لە حکومیە ئەی باشە مامۆساتان هەیە بۆ نمونە لە حکومیە وانە بڵێتەوە لە ئەهلی شابیڵێتەوە واتە خوێندنگاهلەکان ئەرکێکی مامۆستا خۆیەتی مامۆستا خۆی ئازادە ئێستا بۆ نمونە من بەیانیان لە خوێندنگەیەکی حکومی دەرسەڵێمەوە ئێوانش ئازادم وەکو ئیشی دووەمەم لە ڕێگری نییە تۆ ئەو زانیاری پێێتە لە خوێندنگەیەکی ئەهلی بە هەمان شێوەی کە لە کەتێکی پەروەردەی حکومیە یاڵێتەوە لە هەلێکەش بە هەمان شێوە ئەزەی خۆتەڵێتەوە هیچ گرفتگیتیانی ئەوە نابێتە ئەوەی کە بڵێ تۆ نابێت لە مەکتەبی ئەهلی دەست بێتەوە ئەم بڕیارە زانیم کو چی لێ دێ وەکوی لێ دێ نابێ مامۆستایی کە مامۆستا لە ناوەندێکی حکومیە وانەی وتەوە ناوێت دەستی خصوصی بڵێتەوە کۆ ببرایی لێ ئەتوانێت ئەو ڕێگی لەو بریارە بکرێ نەخێر بۆیە مامۆستا ئازادە لە هەر ناوەندێکی ئەهلی دوای داوامەکەی خۆی وانە بڵێتەوە زۆر باشە کاک هەرێم بۆ نمونە مامۆستایان ینی جگە لە کاری مامۆستایی بۆ نمونە ئەگە کەسیانی پیشەیەکی کەی نەبێ کارێکی نەبێ بۆ سەرشانی گران نییە بەم موچە بەم جۆرە ینی وەربگرێت تێمە ئێوە بەپێی شەهادەکانیش گۆڕێ لە 500,000 دەست پێکا بۆ 400 بۆ چەند بۆ 500 زۆرەکەیان 500,000 زانکۆشمانەیە زانکۆ بەسەنی زانکۆ ئەوانەشمان هەیە ئەوانش موچەکانیان زۆرترە بە تاکید کاک سامان ئەرکی مامۆستایان زیاد لە حەد قورسە ینی بە ناچاری پیشەی مامۆستایەتی کردوتە پیشەی دووەمی کرێکاری نەکا و سایق تەکسێتی نەکا و پیشەیەکی ترنەکە بە تاکید دەری نایێنێ بۆ نمونە ئەسەر لەم پێش جەژنا مامۆستانی گرێبەست موچیان وەرنەگرت و ئەگەر ئەوەی پیشەیەکی تری نەبوو بێ و ئیشێکی تری نەکرد بێ یان قەرزی حسابی وڵا ئەو وینەی قسەی تۆم هاتۆ بێر ینی تۆ باس لەوەکێڵێ مامۆستایە بۆ نمونە 200,000 تەکسیە کە گێتە شوێنەکە ینی حسابی ئەو نەکرا بۆ نمونە پێم وایە بە سەعاتی دەرزوتنەوە هەر لە هەندێک قوتابخانە هەیە تۆ بۆ نمونە توانین لە 2 ڕۆژات چەند ساعتت لە سەرشانە بیڵێت و لە ماڵۆبی یا بێ هەموو ڕۆژات هەموو ڕۆژەکە تۆ ماوسات 400,000 200 بە کرێ تەکسی خۆ 200,000 بۆ بێنێ بە تاکید ئەگەر بۆ نمونە لە قوتابخانەکان ئەگەر هەر مامۆستایەکی گرێبەست سەکەی پێما بێ لە 12 بە شەوانە کەمتر بێت تەکمیلی پێەکەن ئەیدێرن بۆ قوتابخانەیەکی تر ئەبێ تەکمیلیکە ئەبێ بابەتەکەی تەواوکە لەو هەفتەیە ئەبێ دوو کرێ بە ئەو کاتە مامۆستاشمان هەیە وایە دوو کرێ ئەدا و دوو قوتابخانەکە تەکمیلاکە لەبەرەوەی لەو قوتابخانیان بە شەوانەکەی لە خوار 12 دەوەیە
زۆ سپاسان دەکەم ئەگەر شتێکتان نەما بێەوە والله هەموو شتێکمان باس. دەستان خۆش بێ زۆر باش سپاس بێ. بۆ مامۆستا محەممەد کەمال لەروەها مامۆستا دیار قەزاز لەروە مامۆستا هەرێم زۆ بەخێر بێن سەر چاوان زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوە کوێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بوون بەخواتان ئەسپێرم خواتان.